ئەمڕۆ گەورەترین پێشانگای دیجیتالی بەڕێوەچوو بۆ سەرجەم دیجیتال ئارتێستەکان لە هەر چوار پارچەی کوردستان کە لەلایەن بەشی موشن گرافیک و لە پەیمانگای تەکنیکی پیشەی برایت لە سلێمانی ڕێکخرا. قسە و باسی زیاتر دەربارەی پێشانگا کاکەین کە چەند بواری لە خۆگرتووە لەگەڵ زۆر بەڕێز سامان عەلی ئەندامی لیژنەی ئامادەکاری پێشانگا. کاک سامان بەخێرهاتی. زۆر سپاس. ئارت دیجیتال بەواتای چییە؟ زۆر سپاس. من سەرەتا شویستم ئەگەر ئەو پرسیارتان لێکردم هەر پرسیارێکتر بوو بمەوێت سەرەتا ئارت دیجیتال باس بکەم پێناسەیەک لێ بکەم اینجا بڕۆین دیار باسەکەیەوە کە پرسیارەکە زۆر باش بوو. ئارت دیجیتال یان هونەری دیجیتالی ئاماژەیە کە بە کۆمەڵێک بەرهەمی هونەری کە بە کارهێنانی تەکنۆلۆژی دیجیتال دروست دەکرێت و دابەش دەکرێت و نمایش دەکرێت. ئەمە پێناسەی دیجیتال ئارتە. زۆر باشە. بەڵام پێشانگاکەی ئێوە چەند بوارێکی لە خۆ بوو. بوارەکان چی بوون؟ بوارەکان جا من ئەگلەو پێناسەیە کە بۆ دیجیتال ئارت لە خزمەتان ناوتم ویسمەوە بڵێم کە هەندێک لە خۆی ئەگرێ بریتیە بۆ نمونە لە فۆتۆی دیجیتالی، ڤیدۆی دیجیتالی، تابلۆی دیجیتالی، ئەنیمێشن های سێڕە هەندیتان واقعی مەجازیش هەموو ئەمانە لە خۆ ئەگرێتەوە و ئەمە ئەمڕۆ وەکو پێشانگاکەش کە باسکەم لە خزمەتانە ئەم ساڵ دووەم ساڵ بوو کە پێشانگای برایت پیکسلز لەلایەن پەیمانگای تەکنیکی و پیشەی برایتەوە ساز دەکرا لەلایەن بەشی موشن گرافیکسەوە و ئیشەڵڵا هیوادارین کە ساڵ بە ساڵ پەرەی پێبین و بابەتەکە فراوانتر و گەورەتر بکەین. لە ڕاستیشە ئامانجمان ئەوەیە کە ئەم ساڵ بتوانین معنی بۆن لەمەوە بەدوا بتوانین هەموو ساڵێک 15 ئۆکتۆبر ئەم بۆنەیەمان هەبێ و بتوانین 15 ئۆکتۆبر وەکو ڕۆژی دیجیتال ئارتیستەکانی کوردستان بناسیێنین. چون بەڕاستی شتێکی وامان نییە ئەگەر بەمانە گشتگیرەکە بڵێ لە ڕووی هونەریەوە هیچ ڕۆژێکی وامان نییە. بەس ئێستا کە بە حکمی ئەوەی کە هەموو جمگەکانی ژیان کەوتتە بەر ئەم بزوتنەوە دیجیتالیە مۆدرنەوە طبعاً گۆڕانکاری بەسەر هاتەوە هونەری دیجیتالی زیادی کرۆ بە ژیانی ئێمە. هەر بۆیە ئێمە حەزمان لێ لەم بوارەیە چالاکیەکمان ببێت کە بتوانین ماناگشتگیرەکەی دیجیتال ئارت ئەو شتێک کە هەیە لە هەموو عالەما بتوانین معنایەکی بۆ بەخشین لە کوردستانە هەم ئەوەی کە بتوانین بازارێکی کار لە بازار کارە ینی جوابی ئەوە بێت بتوانین هەندێک کەس بناسەین بۆ بازارە و ئەوە ئەو کەسانەیش کە حەز و خولیان هەیە لەو بوارە بتوانین دەرفەتێکیان بۆ بڕەخسەین کە تواناکان خۆیان دەربخەن. زۆر باشە. دواترینە سەر ئەوەی کە لە چەند بواردا پێشانگاکەتان کردوێتەوە بەڵام چەند دیجیتال ئارتەر بەشداریان کردووە و چۆن بەشداریان کرد بە چ پێوەریەک؟ بڵێ من پێشەوەی کە عەدەدەکەتان پێ بڵێم ئەو شتێکە زۆر جێگای خۆشحاڵیە بەڕاستی ئەم ساڵ یەکەم ئەوەی کە هەموو ئەندامانی لیژنەی هەڵسەنگاندن لە هەموو کوردستانی مەزن هەڵبژێردراون تەنها لە باشووری کوردستان نیە. ئەمە زۆر جێگەی دڵخۆشیە و شتێکی تریش کە جێگەی دڵخۆشیە بەڕاستی ئەوەیە کە هەموو بەشداربووەکان تقریبا لە هەر چوار پارچەی کوردستانەوە بەشداریان کردبوو. ئەمە بەڕاستی جێگای شانازیەوە جێگای خۆشیە چون ئێمە یعنی بە ئەو شانێ دەنەشانمەوە کە ئێمە هیچ ئارتیستێکی بێژگە لە کوردمان وەرنەگرت چون وتمان ئەمە بۆنەیەکی هونەری نەتەوەیە بۆ ئێمە هەر بۆیە تایبەتە بە هەر چوار پارچەی کوردستان. بەڵێ هەر چوار پارچەی کوردستان و بە خۆشحاڵیەوە بەشداری کەریشمان هەبوو لە هەر چوار پارچەکە و ئەمە بەڕاستی جێگەی شانازیە بۆ ئێمە. بەرهەمەکانیش ئەوانەی کە نێردراون بەڕاستی بەرهەمەکان زۆر بوون یعنی ئێمە دامان نابوو تا سعاتی 12 شەوی 11 مانگیدا بەڵام 12 ئەهاو کە بەداخەوە نەمانتوانی ئەوانە وەربگرین ئەگینا ڕقەمەکان ڕەنگە بڵێم لە 150 زیاتریش ئەبوو بەس ئەوەی کە وەرگیرا سی بەرهەم بوو کە لەلایەن لیژنەی هەڵسەنگاندنەوە سی بەرهەم هیسی هونەرمەند بەڵێ هونەرمەندی وامان هەبوو ئێمە 10 بەرهەمی ناردبوو هونەرمەندی وامان هەبوو 5 ناردبوو کە ئێمە قسەمان لەگەڵی کرد خۆت یەکێکی هەڵبژێرە و کامیت ئەوێ بابینێ بۆ لیژنەی هەڵسەنگاندن کە ئەوە بوو یەکدانی هەڵبژێر. زۆر باشە. لیژنەی هەڵسەنگاندنەکە چی بوون؟ کەسانی پسپۆر بوون لەو بوارە؟ بە تەکید کەسانی پسپۆر لەو بوارە ئێمە کەسانێکمان هەیە بۆ نمونە ئەگەر لە ڕۆژهەڵات باسیکەین ئاغای ناسریمان هەیە کە کەسێکی زۆر بەتوانایە لە بواری دیجیتال ئارتا و بەعام لە بواری هونەرە. من ئەگەر بمێ کات هەبێ ئێمە وەکو هونەر کە تعریفەکەین ئێستا دیجیتال ئارت یا هونەری دیجیتال هیچ گۆڕانکاریە بەسەر مانای هونەرە نەهاتووە.
فقط شێوازی دەربڕینی هونەرمەندەکە جیاواز بووە وەکو جارەکەی جاران نییە یعنی هونەرمەندێ ئەها و فڵچێکی گرتە دەستەوە ئەگەر وەکو ڕسم کێشان بڵێن وەکو وێنە کێشان بڵین بەس ئێستا هەمان شتان ڕەنگە ئەو فڵچەیە بێ لە پرۆگرامێک لە کۆمپیوتەر یا لە تابلێت یا لە لاپتۆپێ بێ ئەو هەستە کە لە خەیاڵ یا هەیە دەری ببڕێ بە شێوەی دیجیتال و ئێمە بە هیچ شێوەیە دژایەتی هونەری کلاسیکمان نەکرد ناتوانین بڵێش ناویش بڵێن هونەر کلاسیک چون هونەر هەمان هونەرە بەرپرسیارەتی هەمان بەرپرسیارەتە تەنها شێوازی دەربڕینەکە بۆ هونەرمەندەکە جیاوازە. زۆر باشە کەواتە با بڵێن کارە هونەریەکان هەمان هەستەیەن کە هونەرمەندێکی کلاسیک وێنەیە کێشێ بە دەست و پەنجە و بە فڵچە و بە ئەوەی کە ئەڵێن هەستی خۆی تێکەڵ کارە کاکە پرسیارێکی زۆر جوانە بام یەک ڕاستیتان پێ بڵێم لە ڕاستیە ڕەنگە بۆ جیلی پێش ئێمەوە تەنانەت زۆربەی ئەو کەسانیش کە لە جیلی ئێمن ئەو چێژەی کە لە مەبەستم هونەرمەندەکانە یا خەڵکی عامیش گشتی بڵێم ئەو چێژەی کە لە تابلوێکە ئەیبینن بە فڵچەیە ڕسمەکان ڕەنگە لەم دیجیتاڵیان نەیبینن بەڵام یەک ڕاستی هەیە ئێستا ئێمە دیجیتال ئارتیستمان هەیە کە چێژ لەمە ئەبینێت بێژگە لەمە ئەمە شەپۆلێکی گەورەی عالەمیە تەکنەلۆژیا ئەمەش کەسانێکیش هەن کە ئەمەیان پێخۆشیان پەسەندیەکەن بێژگە لەوەی کە ئەمەمان پێخۆشە ئێستا خۆتان من خۆم هەمووان ئەتوانین سەیری 15 ساڵ پێش خۆماکەین چەند گۆڕانکاری هاتۆ بە سەرژیانمان لە ڕووی بەکارهێنانی تەکنۆلۆژیاوە بەڕاستی ئێستا زۆربەی هەرە زۆری جونگەکانی ژیان تەکنۆلۆژیا زاڵ بووە بەسەریا و ئەمەش لە هونەر بەدەرێ نییە یعنی هونەریش کەوتەتە بەرەو شەپۆ لە مۆدرنەوە هەر بۆیە مەبەستم ئەوە بوو کە ئێمە ئەمانە بەکارهێنین بێژگە لەوەی کە تۆ هەستی خۆ دەرئەبڕی وەکو دیجیتال ئارتیستێک ئەمە مارکێتێکی گەورەی عالەمیشە و لە هەموو عالەمە ئەم شتە خەیکە بەرەو پێش ئەڕوا ئێستا وعنی وەکو جارەکەی جاران نییە یەک مانگ دانیشی تا یەک مانگلانی کەم دانیشی تا تابلوەیەکت بۆ وێنە بکێشن یەک کلیک دیزاینێکە بەدڵتە بە شێوە ئۆنلاین داونلود دەکەیت و ڕایە کێشیت و هەڵیواسی بە ژوورەکەتە یعنی ئێستا هەم لەو ڕۆ گۆڕانکاری بەسەرا هاتووە هەم لەو ڕۆ ئێستا سێکە بۆ نمونە هەر لە سلێمانی جارەکەی جاران هەموو گەڕەکەکان سلێمانی گەڕێشتایەتی ڕەنگە هەر گەڕێکێک و 2 بۆ 3 تابلۆ بینی باە ئێستا بووەتە بەشێک لە هەر ماڵێک هەر ماڵە ئەبینی 2 بۆ 3 تابلۆی هەڵواسیوەوە شتێکی زۆر جوانە کەواتە بازاڕێکی گەورە و فراوانە و ئەم بازاڕە کاتتە باسی دیجیتالینگەوە گەورەتر بووە و ئێمە ئامانجیشمان بەڕاستی وەکو پەیمانگای برایت یەکەم یعنی بەڕاستی لە خەمخۆری پەیمانگای ینی دانانیان پێشانگایە لە سۆنگەی خەمخۆری پەیمانگای برایتەوەیە بۆ دیجیتال ئارتیستەکانمان هاوکات ئامانجمان ئەوەیە کە دیجیتال ئارتیستەکانمان ئەو توانایانەی کە شاردراوەتەوە بیناسێنین و هاوکات لەگەڵ یا ئەو بازاڕە گەورەیە کە هەیە لە هەموو عالەما بیناسێن بە دیجیتال ئارتیستەکانمان زۆر باشە ئەوەی کە لە لای من پرسیارە هەر شێوە کارێک هەر هونەرمەندێکی شێوە کار کە بیگریت شێوازی تایبەت بەخۆی هەیە تەکنیکی تایبەت بەخۆی هەیە کە هەندێک جار پێشی ئەناسرێتەوە تەکنیکی ئەم جۆرە هونەرە لە چیایە و چۆنە مەبەستان تەکەن یان وەکو تەنفیزکردنی شێوازی تەنفیزکردن کە هەر هونەرمەندە و تەکنیکێک تایبەت بەخۆی هەیە بڵێ لە ڕاستیە ئێمە گە شێوازە کلاسیەکەش ببینین ئێستا بۆ نمونە کاتی خۆی کە گۆرانیەکیان ڕێکۆرد دەکرد میوزیکێ بوو ئەڕۆشتن لە ستودیۆیەک لە بە شێوازێکی بەڵێ بە شێوازێکی ئەنالۆگ لە جیازێک هەبوو تەنانەت ئەگەر دیلەیەکیان دروست کرایە لەو جیازانە نازانبینی بەتانیان ئەوە بڕۆشتە شێوەکە زۆر ئەنالۆگ بوو ئێستا ڕەنگە کابرا ئەگەر مۆبایلێکیشی هەبێ ئەتوانێت پلاگینە دابەزێنێ ئەپلیکیشنە دابەزێنێ و بۆ خۆی ئەم هونەری شەرم گۆڕانکاریە بەسەر هاتووە تۆ ئەتوانی بە زۆر پرۆگرام هەیە ئەو شتێک لە خەیاڵتایە بینەخشێن لەسەر تابلۆکەت یعنی هیچ پەیوەندی بەوە نییە کە بڵێ حتمما شتێکی وات پێویستە ڕەنگە کۆمپیوتەرێکە پێویست بێ و پسپۆڕێت لەلانی کەم یەک دوو بۆ پرۆگرام یەک بۆ دوو پرۆگرام کە بتوانی ئەو شتێک لە خەیاڵتایە پیادێکیتە سەر تابلۆکە زۆر باشە ئەمە پێویستی بە بەهرە هەیە یان هەموو کەسێک ئەتوانێ ببێت بە دیجیتال ئارتر یەکشت من ئەم ڕئی خۆمە هونەر بەعام پێویستی بە بەهرەیە ئەگەر معنای گشتێکی بڵین هەندێک کەسەیە کە ڕەنگە لە بمبورماڵم لە لادەیەکی شابژی ئەمە نەهونەرمەندە ئەو کەسێک کە لە ئەوروپا و ئەمریکا شارژی ئەمە نەهونەرمەند نەبێ هونەر پەیوەندی بە ناخەوە هەیە پەیوەندی بەوە نییە کە تۆ بتانی ڕەنگە ئەو هونەرە بتانی گەورە بکەیتەوە ڕەنگە بتانی پەروەردەیەکی ڕەنگە بتانی دواتر بزانی لە چ بەشێکات تۆ هونەرەکە زیاتر زاڵە بەسەرتا بەڵام ئەوەی کە لە ئەساسان نەتوێت نە لە هونەرە کلاسیکەکە و نە لە دیجیتال ئارتان گەورە نابێتەوە بەڕاستی ئەمە پەیوەندی بە کەسەکەەوە هەیە زۆر باشە شێوەی نمایشکردنی تابلۆکان یان کارە هونەریەکان چۆنە
ئەوەی ئەمڕۆیان بەعام ئێمە ئەو سیبەرهەمەی کە وەرمان گرت بووە لەلایەن لیژنەی هەڵسەنگاندنەوە دەرەجەیان پێدراسی دەرەجەی یەکەم ئێمە هەڵمان بژارد و تەبعمان کرد لەسەر تابلۆیەکی 170ە لە پەیمانگای بڕایتەوە ڕسمەکانێکی دیارە قەبارەکان هەمووی وەکو بەڵێ یەک قەبارە یەک ستانداردماندانا بوو بۆ هەمویان و لەو چوارچێوە هەمویان دیزاینیان کرد ئەوە نەبوو بڵێ بە دەرلەوە نائکرا چون بەڕاستی کاتێککە تۆ پێشانگایەدانی و حاڵەتێکی پێشبڕکێ نییە بەس تۆ یاساکان کە دائانێ ئەبێ بە پێ و یاسانە دیزاین بکرێت یاساکان ئێوە پێشوەختە بەڵێ ئێمەتان کردوڵێ ئەمە مەرجەکانی ئێوەیە بۆ ئەوەی کە هونەرمەندەکە بتوانێت کارەکەی بنێرێ بە تەکید ئێمە تقریبی یەک مانگ پێش دەستمان کرد بە بڵاوکردنەوەی ئەم بابەتە و لە زۆر شوێنجە باسمان کردووە کە ئەمەیە پێوەرەکان ئەمەیە یاساکان ئەمەیە ئەوە توان بەشداری بکەن تەنانەت لە قیاسی ئێمە سەر تابلۆکانی ژناوی خۆیان نووسیوە تەنانەت لە قیاسی ئەوە یاسامەمایاندانەوە کە نابێت لە ئەمەنە گەورەتر بێت چون ئەمە هاتوو وەکو تایپۆگرافیە تێکەڵ بە تەرحەکەت کرد تێکەڵ بە دیزاینەکەت کرد تەسیرێکی هەبێت لەسەر دیزاینەکەتان نە ئەوە شتێکی ترە ناوەکە شتێکی ترە زۆر باشە کاریگەری ئەم شێوازە لە هونەر لە لای هونەرمەندانی کورد چەنێکە خاتون بەعام یەک شتەیە هونەر ئەو کەسەی کە حەزی لێ بە دوای ئەڕات ئەمە ڕاستیەکە هەمانە هونەرمەندێکی بە شێوازی کلاسیک ئەو شتێکە لە ناخیا دەریە بڕێت هەمانە بە شێوەی دیجیتال ئارتیست بە شێوەیەکی دیجیتال دەریە بڕێت یەک شتەیە من بڕوام وایە ئەوەنەی کە هونەر دەوری هەیە لەسەر کۆمەڵگا هیچ شتێکی تر دەورینی ئەو سێکن ئێستا یەکدانە تابلۆ ئەگەر بابەتێکی جوانی هەبێ نیگەرانیەکی قوڵی کۆمەلگای تیاابێ ئەوەنەی کە ئەو تابلۆی دەوری هەیە بڕوا فەرمونون سیاسەکانمان و دیپلۆماتەکانمان دیپلۆماتکارەکانمان دووریان نیە لەسەر کۆمەلگای نێودەوڵەتی ئەمە بەستمە یا بۆ نمونە ئێستا لە پێشانگای کان سیرکەین پێشانگای ئۆسکار هەشتێک لەمانە ئەگە سیرکەن ئەگەر بۆ نمونە فیلمێکی کوردی بڕوا بۆ ئەوێ ئەمەنەی کە ئەوە دەوری هەیە هیچ سیاسیەک و هیچ حکوومەتێکی کوردی بەڕاستی دەوری نییە نەک هیچ بڕوا بکەن 100 هێندە دەوری هەیە لەبەرەوەی زۆر بەڵێ بەتەکید بەتەکید ئەمە کاری هونەرە و ئێمەش ئەمانەوێت ئەمە چون بەڕاستی ئەمە دیجیتال ئارتیستایەکمان هەیە کە زۆر بتوانان ئەمانوێت ئەم توانایانە کە داشادراوەتەوە دەری بخەین و بتوانن ئەو شتێکە لە ناخیانە هەیە دەری ببڕن ئێستر دواتر ئایا بتوانن وەکو چۆن سیاسەتی پەیمانگای بڕایت ئەوەی کە هەر کەسێک کە تەخڕوجەکە لە پەیمانگاکە بتوانێت ڕاستەوخۆ بڕات سەرکاری کارەیە کارێکی خۆی بۆ بەرهێنانێ بکە ئەمەش بتوانێت خۆی بناسێتەوە بتوانین لە بازاڕی کارە ئەو فیلدەی کە حەزی لێ بەردەوام بێ لە سەریا هەر هیچ نەبێ بزانێ ئەو شتانەی کە ئێستا تراندن بۆ نمونە هەر هیچ نەبێ ئەو شتانەی کە ئەبێ ئابدەیت بێ بەڕاستی هونەرمەند بەتایبەت هونەرمەندێکی دیجیتال ئارتیست یعنی ئەبێ ئابدەیت بێ هەرچەند ئەگەر لە ئەساسی شاسەیەکی ئەو بیرۆکەیە کە وەرێگە ڕەنگە لە شتێکی فیزیکی وەری بگرێت بەڵام دواتر دەبڕینەکەی بە شێوەیەکی دیجیتاڵە و مانای کارەکەشە گۆڕێت من فکر ناکەم مانای کارەکە بگۆڕێت چون هونەر هەر هونەرە ئێمە حەوت هونەرمان هەیە نەکەمە بێ نەزیادە بێ بەرپرسیایەتی هونەرمەندیش هەر ئەوەیە ئیتە تۆ دەربڕینەکەت یا بە شێوەی کلاسیکە یا بە شێوەی دیجیتال ئارتە ئەمەیە من حەزەکەم ڕێی ئەو کەسانە بزانم کە لە پێشانگاکە ئامادە بوون هونەرمەندانی شێوەکار بوون یان کەسانی ئاسایی بوون و تێبینی ئەوان لەسەر کارەکان و ڕاو بۆچوونی و سەرنجی ئەوان لەسەر بەرهەمەکان چی بوو وڵا لێتاندانە شارمەوە ئێمە هەموو جۆرێکی تیا بوو هونەرمەندەکان ناڵێن باشیەکی ئەوە بوو کە لیژنەی هەڵسەنگێنەر یەکەم ئەسڵەن لێرە نەبوون و هەندێکیان لە دەروی وڵات بوون و ئەو بەرهەمانە کە بینیان نانزانین هیچەیە بە پێ توانات یعنی دەرەجەی خۆیاندا هەر بۆیە ڕەنگە ئەو کەسی کە وەرگیرابێت هونەرمەندێکی ئاماتۆر بێت تازە دەسی پێگروە ڕەنگە کەسێک بێت کە 10 ساڵ ئیشی کردوە کەواتە مەرج نییە بڵێ حتمما ئەم کەسێکی زۆر قوڵ بووەتەوە لەمە ئیشەکەی وەرگیراوە مەبەستم ئەوە بوو کە پرسیارەکەی ئێوە چون ئەوە فەرمووتان پرسیارەکەی ئەمە بوو کە ڕاو سەرنج و بەڵێ کە هاتبوون و ئامادەی پێشانگاکە بوون ڕاستە فەرمووی مەبەستم ئەوە بوو کە ئەو کەسانی بەشداریان کرد و ڕاکان جیاواز بوون ڕەنگا و ڕەنگ بوون بەڕاستی بەعام بەڕاستی فیدباکێکی باشمان وەرگرتەوە بەعام یعنی ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر وزە وەرەگرین
لەم فیدباکانە چون ئەڵێم یعنی ئێمە هەمیشە بیرمان کردەوە ئەبێ حتمما 15 ئۆکتۆبر بکرێ بە ڕۆژی دیجیتال ئارتیستەکانی کوردستان لە هەر چوار پارچە بەتەکید ئێمە کە ئەم وزەیە ئەم فیدباکە وەرنەگرین قەت ناتوانین عینی دروشمێکی وابین کەواتە زۆر هەمویان ڕازی بوون و نازانم ئێترەوە لێ دوانتانیان وەرگرتۆیانە بەڵام زۆربەی هەرە زۆریان هەم لە شێوازەکان و هەم لە ستایلی کارەکان زۆر ڕازی زۆر باشە ئەو هونەرمەندانەی تر کە هونەرمەندی پارچەکانی تری کوردستان بوون ئەوان لێرە ئامادە بوون واتە خاوەن بەرهەمەکان ڕاستکۆ بووم لەگەڵتانان زۆربیان ڕەنگە یەک دوو کەسێکیان بەڵام ئەو دوایان نایانتوانی و بە هەر هۆکارێ ئێمە تەنانەت ڕێزیێنەرمان دانابوو بۆ لیژنەی هەڵسەنگان نیش کە زۆربەی زۆریان نایانتوانین بەشداریکەن من ویستم پرسیارەکە وا بکەم کە ئایا کارەکانی ئەوان جیاوازیان هەبووە لەگەڵ هونەرمەندانی ئێمە لە ڕووی دەربڕینەوە یەک شتەیە خاتون پرسیارێکی زۆر جوانە ئێوە زۆربەی هەرە زۆری ئەو دیزاینانە کە ئەمڕۆ ئەگەر بیتان بینی باە ئەبینن کە هەڵقوڵاوی ئێش و ئازاری نەتەوەکەمان لە هەر چوار پارچەی کوردستانە ینی بەڕاست ئەو فیدباکە وەرەگریت کەواتە ئەم ئازارە لە هەر پارچێک و تایبەت بە خۆیەتی کەواتە هوەریش لە هەر پارچێک و تایبەت بەو ئازارەی خۆیەتی ئێمە دۆزێکی گەورەمان هەیە بەناو کورد بەڵام ئەگەر لە هەر بەشێکی سەیرەکەی بە هەر کامێکی بە نەوعێک ئازارێک و مەینەتێکی هەیە کەواتە ناتوانانی بڵێ ئەم هوەرە باشترە لەو هوەرە ئەسڵم بە هیچ شێوەیەوە ناوترێت بەڵام جیاوازی هەیە بە تەکید شێوازی دەربڕین و بابەتەکان و نیگەرانیەکان بەدڵنیایی و جیاوازی هەیە کردنەوەی ئەم جۆرە پێشانگایە پێویستی بە کۆڕ و سیمینار و کۆبوونەوە قسەکردن هەیە لە نێوانی ئارتیستەکانیان هونەرمەندە شێوەکارەکان ئێمە وەکو بۆشی موشن گرافیکس لە پەیمانگای برایت یعنی بە شێوەی مانگانە تەنانەت دەتوانم بڵێم هەفتانە سیمینارمان ئەبێ کۆڕمان ئەبێ بەعام لەبارەی معناگشتێکی هونەرەوە چون بەڕاستی ئێمە بێجگەلەوەی کە بەشێکی پیشین ئەمانەوێت ژێرخانێکی فکری دەوڵەمەنی و هونەری لە وڵاتە ناڵێم دروستکەین دامەرزێنین هەیە و پەرەی پێبین کەواتە ئێمە ڕۆژانە و هەفتانە و مانگانە خەریکی ئەو شتە هەین وەکو ئەوەی کە بڵێ تایبەت بە مەدامان نابێت نەخێر بەڵام ئێمە معدەر یعنی خەریکی ئەو ئیشە هەین و خەریکی بەڕۆژکردنی ئەو بابەتانە هەین لەگەڵ زۆر باشە کارەکان لەکوێ نمایشەکرێت چۆن ئەتوانرێت جارێکی تر ئەو کارانە ببینینەوە وێبسایتێکی تایبەتی هەیە یان شوێنێکی تایبەتی هەیە کە هونەرمەندانیان کەسانی ئاسایی حەز بکەن کە بەرهەمەکان ببینەوە بڵێ ئێمە لە پەیمانگای برایت بەشێکمان هەیە وەکو گەلەری وایە لەوێ تەنانەت ئەوانەی پاریشمان هەڵگرتووە یعنی هەری هەموو ساڵەکان هەڵگیراوە و هەر کەس حەزی لێبێ بە خۆشحاڵیەوە توانین لە خزمەتیابین و بەرهەمەکان نمایشکەین دەستەکانت خۆش بێت زۆر زۆر سپاس کەم ئێوارێ لەگەڵ ئێمە بووی زۆر بەڕێز سامان عەلی ئەندامی لیژنەی ئامادەکاری پێشانگە زۆر سپاس